بیرکاری پۆلی پێنجەمەی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرجەکەم لاپەڕا 8. لاپەڕا 8 دەربارەی دانانی فاریزە لە کاتی لێکدانی دوو ژمارەی دەی واتە دوو ژمارە کە هەردووچیان فاریزەیان هەبیان هەندێک جاریەکە چیان فاریزەیان لەگەڵا ئایا ئەنجامەکە فاریزە لە چێن دەردانێم. لەو کتێبەی دوو ڕێگەیان پیشاندایە. ڕێگەی یەکەم چییە؟ خەمڵاندن. بە ڕێگەی خەمڵاندن دەزانم فاریزەکە لە چێ دادەندرێ. کاتە پێش هەموو شتێک بە ئەمن ئەو دوو ژمارانە بخەمڵێنم. دوو فاریزەنۆ نزیکەی دەکاتە 3 نێزیکە لە 3 6 و یەکیش 6 فاریزەیەک نێزیکە لە 6. ئەوجە لێک دەدەم ژمارەکان 3 جاران 6 یەکسانە بە 18 کەواتە لە کاتی ئەنجامی لێکدانی ئەو دوو ژمارەیە ئەو ژمارەی بەدەستم دێ پێویستە نێزیکبی لە دەوروبەری 18. مەرجنی 18 بی بەڵام 16 و 17 و 15 و 18 و 19 و 20 ئەو ژمارانە باشە. ئێستا دەچم لێک دەدام بێ ئەوەی بیر زۆر لە فاریزەکەی بکەمەوە. بێگومان لە کاتی لێکدان هەمیشە لە لای ڕاست دەست پێ دەکەم. خانەی یەکەم ئەو بەش لە 10 لێک دەدەم لەگەڵ بەش لە 10 9 جاران 1 هەر 9 لێرە دەنووسم پاشان 9 جاران 6 54 دەنووسم تەواو 9 تەواو. ئێستا دێمە لای 2 کە 2 لێک دەدەم لەگەڵ 1 و لەگەڵ 6 ناچارم لە خوارێ بنووسم بەڵام ئەنجامی 2 جاران 1 2 نابی لەژێر ئەو نۆیە بنووسم هەڵەیە دەبی یەکسەر سفرەچی دانێم ئەوجا 2 جاران 2 یەکسانە بە 2 لێرە بینووسم لەژێر چارەکەی لەژێر ئەو ڕەنووسەی بنووسم نابی دووەکەی لەژێر نۆی بنووسم هەڵا دەردەچی کاتە هەموو جارێ سفرەچی دادەنێم کە تەواو بووم لە یەک لە ڕەنووسەکان کە گەیشتمە لای ڕەنووسەکەی دی 2 جاران 1 2 ئالێرە دەبی بینووسم ئەوجە 2 جاران 6 12 هەمووی دەنووسم دووەکە لەژێر پێنجەکەی یەکیش لێرە هیچ نییە سفر هەیە. ئێستا کۆیان دەکەمەوە ئەو دوو ژمارەیە سفر کۆ 9 یان 9 کۆ سفر هەر 9 4 کۆ 2 6 5 کۆ 2 7 و سفرش کۆ 1 یەکسانە بە 1. ئێستا دەبی بزانم فاریزەی لە چێدانێم چونکە خەمڵاندنەکەم ئەنجامەکە نزیکی 18ەیە کاتە زۆر ئاسانە بزانم فاریزە لە چێیە چ نزیکی 18ەیە. ئەگەرە من فاریزەکە لێرە دانێم 1 نزیکی 18 نییە 1 زۆر زۆر گچکەترە لە 18 کەواتە هەڵەیە. ئەگەر فاریزەش نەزانم لێرە دانێم 176 تەواو ئەویش زۆر زۆر دوورە لە 18 کەواتە باشترین شت وایە فاریزەی لێرە دانێم 17 نزیکە لە 18 17 ژمارەی تەواو واتە ئەو ژمارەی ئێرە هەمیشە دەکاتە ئەو ژمارەی لە چەپی فاریزەیە نێزیکە لەو ژمارەی لە چەپ نەک لە ڕاستی فاریزە نەک ئێرە بەڵکو ئەو لایە لای چەپ دەبی وەکو خەمڵانەکەی بی واتە 17 زۆر زۆر باشە نێزیکی 18 کاتە زوو دەزانم فاریزە لێرە بی تەواوە وەکو دەبینن فاریزەکە لێرە دانرا. ئەوە ڕێگە یەکەم. تۆزێک نمونەی زیاتر ئێستا دوو ژمارەم هەیە یەکەچیان بێ فاریزەیە ژمارەی تەواوە 11 لێکچی دەدەم لەگەڵ 0 فاریزە 48 بەش لە 100 ئەو ژمارەیە گچکەترە لە 1 چونکە لە لای ژمارەی تەواو 0 هەیە. هەمیشە کە ژمارەی تەواو لێک دەدەم لەگەڵ ژمارەی گچکە ئەو ژمارە تەواوە گچکە دەبیتەوە کەواتە خەمڵاندنەکەم کوبی باشە
هەتا ئەگەر ئەو ژمارەی بکەمە یەکیش ئەنجامی لێکدان هیچ کات نابی لە 11 گەورەتر بی. کەواتە خەمڵاندنەکەم ژمارەکە لە 11 بچووکترە، گچکەترە لە 11 هیچ نەبی. بەڵام خەمڵاندنی ئەو کتێبەی کووە ئەو ژمارەی دەکەنە 10، ئەو ژمارەشیان کردیتە نیو، هەر ژمارەیەکی تەواو کە لێکی دەدەم لەگەڵ نیو دەکاتە نیوی 10 یەکسانە بە 5. کەواتە ئەنجامی لێکدان نێزیکە لە 5. بەڵام هەتا ئەگەر نەشزانم ئەو خەمڵاندنەی بکەم، هەتا ئەگەر ئەو ژمارە یەکیش بی، یەکی تەواو، ئەنجامی لێکدان هیچ کات لە 11 گەورەتر نییە، بەڵکو زۆر گچکەتریشە. ئێستا لێکدانەکەی دروست دەکەم وەکو ئەوەی وایە فاریزەم نەبی تەمەشاشی ناکەم. 1 جاران 8 هەر 8 لێرە دەنووسم، 1 جاران 4 هەر 4 لێرە دەنووسم. ئەو جدێمە لای ڕەنووسەکەی دیسان 1 جاران 8، بەڵام لێرە ئەو جارەی 8ەکەی لێرە نانووسم، بەڵکو یەکسەر سفرەکی دادەنێم، ئەو جا 1 جاران 8 هەر 8 لێرە، پاشان 1 جاران 4 هەر 4 لێرە. ئێستا کۆ دەکەمەوە 48 لەگەڵ 408. 8 و 0 هەر 8، 4 و 8 12، 2 لێرە دەنووسم، یەکیش لێرە دەنووسم، 1 و 5 کۆی دەکەمەوە یەکسانە بە 5. ئێستا گوتمان ژمارەکەی ئەنجامەکە دەبی گچکەتر بی لە 11. ئەگەرە من نەزانم فاریزەی لە چێدانێم، چونکە 528م لۆ دەردەچی 528 گریمان نازانم فاریزەی لە چێدانێم، لێرە دادەنێم. گوتمان ژمارەکە هیچ کات نابی لە 11 گەورەتر بی، کەواتە 52 زۆر گەورەتر لە 11، کەواتە هەڵەیە. لێرەش دانێم هەر هەڵەیە، چونکە 528. لێرەش دانێم ژمارەکە زۆر گچکەیە، نابی، کەواتە باشترین شت لێرەی دانێم. خەمڵاندنەکەش لە دەوروبەری 5 بوو، کەواتە جێیەکەی زۆر باشە، لێرە داینێم. ئێستا لێکدانی 0 و 75 جاران 1 و 25. ئەو جارەی هەردوو ژمارەکە فاریزەیان لەگەڵا، ئەگەر بخەمڵێنم ئەو ژمارەی ئەگەر بکەمە 1، ئەو ژمارەش هەر بکەمە 1، واتە لە کاتی لێکدان ژمارەکە هیچ کات گەورەتر نییە لە 1، لە 1 گچکەتریشە. کەواتە خەمڵاندنەکەم با ئەو هابی ئەنجامەکە هیچ کات گەورەتر نییە لە 1، با ئەو هابی خەمڵاندنەکەم. ئێستا هەتا ئەگەر یەکیش بی هیچ کات نابیتە 2 بۆ وێنە، هەر ئەوەندەی بزانم کە نابیتە 2. ژمارەکە گچکەترە لە 1، چونکە لێکی دەدەم لەگەڵ ژمارەکی بچووک، ژمارەکەش بەخۆی هەر بچووکە، کەواتە دەزانم لە دەوروبەری یەکیە ئەنجامەکە. ئێستا لێکدانەکەی دروست دەکەم. 5 جاران 5 25، 5ەکەی دەنووسم، 2 لێرە بی، ئەو جا 5 جاران 2 10، کۆی دەکەمەوە لەگەڵ 2ەکەی دەکا 12، 2 لێرە دەنووسم، 1ەکەی لێرە دەنووسم، ئەو جا 5 جاران 1 5 کۆ 1 دەکا 6، کەواتە بووە 625. ئەو جارەی دێمە لای هەفتەکەی، لێکی دەدەم لەگەڵ 5، یەکسەر سفر لێرە دادەنێم هەتا هیچ لەوێ نەنووسم. ئەو جا 7 جاران 5 35، تەنیا 5ەکە دەنووسرێ، 3ەکە لێرە دادەندرێ، پاشان 7 جاران 2 14، کۆی دەکەمەوە لەگەڵ 3 17، 7 دەنووسرێ، 1 لێرە دادەندرێ، 7 جاران 1 7، کۆی دەکەمەوە لەگەڵ 1 دەبیتە ئەو 8. ئێستا 625
کۆی دەکەمەوە لەگەڵ 8750. 5 کۆ سفر هەر 5، 2 کۆ 5 7، 6 کۆ 7 13، سێکەی دەنووسم یەک لێرە بی، 1 و 8 یەکسانە بەنەوە. ئەو ژمارە بەدەستم کرد ئەو هایە. یەکەم شت ئەو هایە پێش دانانی فاریزە. ئێستا ئەم نەگەر زانیم ئەنجامەکە لە کاتی خەمڵاندن هیچ کات گەورەتر نییە لە 1، هیچ کات گەورەتر نییە لە 2، هەتا ئەگەر یەکیش نەبی 2ش بی، بەڵام هیچ کات گەورەتر نییە لە 1، کەواتە ئەمن ئەگەر نەزانم فاریزەی لێرە دانێم 93، ئەو زۆر هەڵەیە چونکە 93 گەورەترە لە 1. لێرە دانێم 9 تەواو لە لای چەپ، ئەوەش نابی، هەر گەورەیە. 937 ئەو هەر نابی، کەواتە یەکسەر دەزانم فاریزەی لێرە دانێم سفرەچیش بەخۆم دانێم باشترە، چونکە ژمارەکەم دەزانم ئەنجامەکە کەمترە لە 1. ئەو ڕێیە ڕێی خەمڵاندن ڕێگایەکە بۆ ئەوەی فاریزەکەی بە باشی لە جێیەکی زۆر باش دانێم. با سەرەکیش لە لاپەڕە 81 بدەم، چونکە ئەویش پەیوەندی بەو لاپەڕەی هەیە. لاپەڕە 81 ڕێگەی دووەم لۆدانانی فاریزەی، ئەویش ژماردنی ڕەنووسەکانی لای ڕاستی فاریزەیە. ژماردن دووبارە دەتوانیت فاریزەکە بە ڕەچاوکردنی ئەو تێبینیەدا بنەی. ژمارەی خانەدەییەکان لە کۆڵکەکان پێویستە یەکسان بی بە ژمارەیان لە ئەنجامی لێکدان. ئێستا ڕوونی دەکەمەوە ئەو نووسینە مانای چییە. دوو ژمارەم هەیە، 0 و 7 جاران 0 و 2، 0 و 7 دەیەک جاران 0 و 2 دەیەک. ئێستا دەچم لێکی دەدەم هەروەک ئەوەی فاریزەم هیچ نەبی، وەکو ئەوەیە 7 جارانی 2 دەکەم. 7 جاران 2 یەکسانە بە 4. ئێستا دەچم تەمەشای ژمارەکان دەکەم. ئەوە فاریزە لێرەیە، چەند خانە هەیە لە لای چەپ؟ 1. چەند خانە هەیە لە لای ڕاست؟ ئەویش 1. بەڵام لە کاتی دانانی فاریزە تەنیا پێویستە تەمەشای چەند خانە لە لای ڕاست هەیە، تەنیا ئەوم پێویستە، هیچ تەمەشای لای چەپ ناکەم. 1 خانە هەیە لە لای ڕاست لێرەش 1 خانە مەبەستم، 1 ڕەنووس، خانە و ڕەنووس هەمان شتە. لە ژمارەی یەکەم 1، لە ژمارەی دووەمیش ئەویش هەر 1 ڕەنووس هەیە لە ڕاستی فاریزە. 1 ڕەنووس لێرە کۆیان دەکەمەوە دەکاتە 2 ڕەنووس هەیە لە ڕاستی فاریزە، 2 دانە خانە هەیە، کەواتە لێرەش لە ئەنجامەکەش پێویستە 2 خانە هەبی لە ڕاستی فاریزە، کەواتە دەژمێرم ئەوە 1 خانە، ئەوە 2 خانە، ئەو جە فاریزەکەم دەهادەنێم. فاریزە لێرە دەبی دانێم، ئەو کات بە خۆم دەبی سفرەچی دانێم. ئەو جە ئێستا دەژمێرم 1 خانە ڕاستی فاریزە، 1 خانە ڕاستی فاریزە، ئەوە 2 خانە، لێرەش 1 خانە ڕاستی فاریزە لەگەڵ 1 خانە، ئەوەش 2 خانە، کەواتە زۆر باشە. ئەو نووسینە ئەو مانایای هەیە. ژمارەی خانەکان لە کۆڵکە مانای چییە؟ کۆڵکە 0 و 7 کۆڵکەیە، 0 و 2 کۆڵکەیە. کۆڵکە واتە ئەو ژمارانەی کە لێکیان دەدەی ناویان کۆڵکەیە. واتە خانەکانی کۆڵکەکان کە کۆیان دەکەمەوە دەبی یەکسان بی لەگەڵ خانەی ئەنجام. واتە لێرە 1 لێرەش 1 2 لێرەش دەبی 2 هەبی. ئەو هەیە. ئێستا لێرە
ڕوون کرایتەوە کە 2 خانە هەیە، 1 خانە و 1 خانە 2 خانە، ئەمنیش لێرە 2 خانەم هەیە یان 2 ڕەنووسم هەیە لە ڕاستی فاریزە. کەواتە لای ڕاستی فاریزە زۆر گرنگە لە کاتی دانانی فاریزە. پرسیارە چی دیکە؟ ئەگەرە من 23 بینم جارانی 0 فاریزە 0 4 بکەم، دەچم لێرە جاران دەکەم هەروەکو ئەوەی هیچ فاریزەم نەبی، 24 نا 23 جاران 4 جاران دەکەم وەک ئەوەی فاریزەم نەبی، ئەو فاریزە و شتانە دانانێم. 4 جاران 3 12 دەبی ئاگام لەو یەکەی بی، ئێستا لای بم 4 جاران 2 8 کۆی دەکەمەوە لەگەڵ ئەو یەکەی یەکسان دەبی بە 9 کەواتە 9. ئێستا فاریزەی لە چێدانێم دەچم دەژمێرم لێرە، هیچ فاریزەم نییە لێرە کەواتە پێویست ناکە بژمێرم، تەنیا لێرە فاریزەم هەیە. خانەی لای ڕاست دەژمێرم چەند ڕەنووسم هەیە، ئەوە 1 ڕەنووس ئەوەش 2 ڕەنووس، ئەو جە فاریزە هەیە کەواتە چونکە لێرە هیچ نییە 0 کەواتە تەنیا 2 ڕەنووس بەسە، دەژمێرم 1 ڕەنووس 2 ڕەنووس فاریزەکەی دادەنێ کەواتە وەکو لێرە ئەوە ئەنجامەکەیە. واتە یەکەم جار ژمارەکان لێک دەدەم فاریزەکەی نانووسم، پاشان دەژمێرم چەند خانەم هەیە لە لای ڕاستی فاریزە، ئەگەر لێرە 2 بوو لێرەش 1 بوو دەبیتە 3، بەڵام ئەو جارەی تەنیا لێرە هەبوو لێرە هیچ نەبوو کەواتە زۆر ئاسان بوو. ئەوە تەواو. نمونە چی دیکە؟ 7 فاریزە 52 جاران 0 فاریزە 23. ئێستا لێکیان دەدەم هەروەکو ئەوەی فاریزەم نەبی، تەماشای فاریزەی ناکەم، تەنیا لێکدانەکە وەکو ئەوەی وایە 752 جارانی 23 3 جاران 2 دەکا 6 ئەوەتە نووسرا 6 3 جاران 5 15 پێنجەکەی دەنووسم یەکی نانووسم 3 جاران 7 21 کۆی دەکەمەوە لەگەڵ یەکەکەی دەبی تا 22 یەکسەر تەواو بووم لە سەیەکەی سفرەکی لێرە دەنووسم دێمە لای ئەو دووەی لێکی دەدەم لەگەڵ ئەو ڕەنووسانە 1 بە 1 2 جاران 2 ئەو دووە یەکسانە بە 4 لێرە دەنووسم 2 جاران 5 10 سفرەکەی دەنووسم یەکەکەی با لێرە بی 2 جاران 7 14 کۆیەک یەکسانە بە 15 ئێستا کۆ دەکەمەوە 6 لەگەڵ سفری هەر 6 5 کۆ 4 9 2 کۆ 0 2 2 کۆ 5 7 بازاری تەمەشای فاریزەی نەکەم 1 کۆ 0 هەر 1 ئەو جە ئێستا دەچم ئێستا تەمەشای دەژمێرم چەند خانەم هەیە لە ڕاستی فاریزە لە لێرە و لێرە پاشان کۆیان دەکەمەوە ئێستا دەیان ژمێرم 1 خانە 2 خانە لێرەش 1 خانە 2 خانە 2 لێرە 2 لێرە کەواتە 4 خانەم دەبی هەبی لە ڕاستی فاریزە لە ئەنجامەکەی ئەو جە دەژمێرم لە ڕاستەوە لۆ چەپ 1 خانە 2 خانە 3 خانە 4 خانە ئەو جە یەکسەر فاریزەکەی خۆم لێرە دادەنێ ئەوها زۆر ئاسانە وەکو دەبینین ئەوانیش فاریزەیان لێرە دانایە بێگومان هەمیشە ئەم دەتوانم خەمڵاندنی بکەم ئەگەر نەزانم خەمڵاندنی دەکەم خەمڵاندن مانای چێ لێرە واتە ژمارەکم هەیە 7 لێکی دەدەم لەگەڵ ژمارەکی گچکە ئەنجامەکە هیچ کات نابی لە 7 گەورەتر بی هیچ کات نابی چونکە لێکی دەدەم لەگەڵ ژمارەکی زۆر گچکە کەواتە ئەمن ئەگەر نەزانم گریمان نازانم فاریزەی لە چێدانێ ئەگەر چوم لێرەم دانا 17
حەفتە زۆر گەورەترە لە حەفت کەواتە نابی هەڵەیە ئەگەر لێرەمدانا هەر هەڵەیە کەواتە ژمارەکە دەبی گچکەتربی لە حەفت چونکە لەگەڵ ژمارەی گچکە لێکی دەدەم کەواتە یەک ژمارەی گونجاوە. ساغ بکەوە باسی پرسیاری یەک ناکەم باسمان کرد لێرە لە نمونە یەکەم باسی پرسیاری دووەم پرسیارێکی زۆر زۆر باشە ئەو پرسیارە باشترین خەمڵاندن هەڵبژێرە ئایا خەمڵاندنی A یان خەمڵاندنی B یان B یان B ڕاستە دەوری بدە خەمڵاندنە چ ژمارەکەم هەیە 34 لێکی دەدەم لەگەڵ ژمارەی گچکە هەرگیز ئەنجامەکە نابی بە هیچ زۆرەك لە 34 گەورەتر بی و نابی بە هیچ زۆرەکیش لە نیوەی 34 بچووکتر بی واتە نیوەی 34 چەندە 17 16 15 نابی کەمتر بی لەوان واتە 10 12 و 5 و ئەو ژمارانە هەڵەیە چونکە ئەو ژمارەی ئێرە نیوە لە نیویش گەورەترە کاتە دەبی بزانم ئەنجامەکەی چەندە نە گەورەترە لە 34 نە گچکەتریشە لە 15 و 12 و 11 و 16 و گچکەتر نابی لەو ژمارانە لێرە دوو پێدراو هەیە ئەوە و ئەوە لەبەر چ کامە ڕاستە بێگومان ئەوە ڕاستە چونکە ئەوە ژمارەی زۆر کچکەیە ناکاتە دوو بە خەمڵاندن 34 جارانی 0 و 6 بکەم نابی بکاتە دوو زۆر گچکەیە گوتمان نابی هیچ کات گچکەتربی لە نیوەی 34 و نابی گەورەتریش بی لە 34 بە هیچ زۆرەك کەواتە 24 ژمارەی باشە. پرسیاری سێ ئەگەر بخەمڵێنم بۆ وێنە ئەو ژمارەی بکەمە 4 ئەوەش هەر بکەمە 4 جاران 4 نزیکەی دەکاتە 16 کەواتە نابی بە هیچ زۆرەکی ژمارەکە بچووکتربی بۆ وێنە لە بچووکتربی لە 10 یان گەورەتربی لە 20 ئەو ژمارانە نابی کاتە کامە ڕاستە ئەو 16ەیە بە خەمڵاندن گونجاوترە نەک 1 و 6. ئێستا ئەو پرسیارانە پرسیاری 2 و 3 زۆر گرنگ بوون چونکە خەمڵاندنیان لەگەڵا و تۆزێک دەبی بزانم ئەنجامەکە دەکاتە چەند. هەر ڕاهێنانێک کۆپی بکە پاشان فاریزە لە ئەنجامی لێکداندانێ ئەو پرسیارانەش زۆر گرنگن. ئێستا ئەو ژمارەیە جارانی ئەو ژمارەی کرایە 29 جاران 0 و 7 ئەنجامەکەم هەیە دەبی ئێستا فاریزەی دانێم لێرە ئەمن گریمان ئەوە گریمانی پێناوێ لێرە خەمڵاندن نییە زیاتر فاریزەیە گریمان ئەمن نازانم لێرەم دانا فاریزە ژمارەکەم هەیە 29 جارانی ژمارەی گچکە دەکرێ بەڵام ئایا ئەوەندە گچکە دەبیتەوە هەتا ببیتە 2 بێگومان نا چونکە ئەو ژمارەیە لە نیویش گەورەترە ئەگەر نیو بە ئەگەر 5 بە ئەو ژمارەی دەبووە نزیکەی نیو نزیکەی 15 14 12 کاتە دەبی گەورەتریش بی لە 15 و 14 و 12 و 16 کاتە 203 گەلێک زۆرە نابی
چ باشە دووش گچکەیە سفریش هەر نابی ئەوە زۆر گچکەیە باشترین شت 20 زۆر باشە 29 بوویتە 20 کاتە زۆر باشە. ئەوە بەڕێی خەمڵاندن. بەڕێیەکی دیکە چونکە لێرە یەک خانە هەیە لە لای ڕاستی فاریزە لێرەش ئەمن یەک خانەی دەژمێرم لە لای ڕاستی فاریزە لە لای ڕاست ئەو جە فاریزەی دادەنێ. ئەوە دووڕێ. لێرە هەروە دەژمێرم 8 ئەوە یەک خانە 9 ئەوە دوو خانە 7 ئەوە سێ خانە دەژمێرم سێ خانەی لە ڕاستەوە 1 2 3 فاریزەکەی لێرە دادەنێم. فاریزەی لە چێ دانێم؟ لێرە دایدەنێم چونکە ئەو ژمارەیە دووە نزیکەی سێە و لێک دەدرێ لەگەڵ ژمارە چی گەورەتر لە نیو واتە ئەو ژمارەیە ئەگەر سێ با لێک بدرابە لە نیو دەیکرد 1.5 بەڵام ئەوە لە نیویش تۆزە گەورەترە کەواتە ئەگەر داینێم 20 ئەوە زۆر هەڵەیە 20 نییە. لێرەشی دانێم ئەو ژمارە زۆر گچکە بوویتەوە ئەوەش هەر نابی کاتە باشترین شت ئەلێرەیە بە خەمڵاندنیش. لێرەش دەژمێرم چەند خانە لە ڕاستی فاریزێ ئەوە 1 ئەوەش 1 ئەوە دوو خانە لێرەش دەژمێرم 1 خانە دوو خانە فاریزەی لێرە دادەنێ سفرش لێرە دادەنێ. ئەگەر بشمەوێ بە خەمڵاندن بی ئەو ژمارەیە زۆر گچکەیە کەواتە 1 و 8 زۆر گچکە دەبیتەوە لە کاتی لێکدانی کەواتە هیچ کات ئەمن ناتوانم فاریزەی لێرە دانێم. ئەو ژمارەیە هیچ کات گەورەتر نابی لە خۆی ببیتە سێی تەواو. لێرەش 36 هەر هەڵەیە کەواتە باشترین شت لێرەیە. لێرەش دەژمێرم 1 خانە دوو خانە سێ خانە 4 خانە 1 خانە دوو خانە سێ خانە 4 خانە فاریزە لێرەیە تەواو. ئاسانترین ڕێ لۆ دانانی فاریزەی ژماردنی خانەکانە لە لای ڕاست. ئەنجامی لێکدان ئەژمێر بکە. لێرە لێکدانەکەی دروست دەکەم وەکو ئەوەی وایە فاریزەم نەبی تەماشای ناکەم ئەوجە پاشان کە ئەنجامەکەم بەدەست هات فاریزەی دادەنێم 7 جاران 9 63 ئەوجە ئێستا فاریزەی لە چێ دانێم ببورن 63 1 خانە دەژمێرم لە ڕاستی فاریزەی لە ڕاستەوە فاریزەکەش دادەنێم 1 خانە فاریزە لێرەیە 6 فاریزە 3 پرسیاری 9 2 جاران 2 4 2 جاران 1 2 فاریزەی لە چێ دانێم 1 خانە لە ڕاستی فاریزەی ئەمنیش دەژمێرم 1 خانە لە ڕاستەوە فاریزەش دادەنێم. پرسیاری 10 95 جاران 64 ناچارم لە جێیەکی دیکە بە وردی لێکی بدەم 95 جاران 64 فاریزەکەی باجارێ لابم هەتا لێکدانەکەی بە ئاسانی دروست کەم پاشان تەمەشا دەکەم فاریزەکە لە چێن دەربوو هەتا داینێ. ئێستا 4 جاران 5 20 20ەکەی هەمووی دەنووسم پاشان ئاگام لەو دووەیە چی لێ بکەم 4 جاران 9 36 36 کۆی دەکەمەوە لەگەڵ ئەو دووەی ئێرە 36 و 2 یەکسانە بە 38 هەمووی دەنووسم تەواو بووم لە چارەکەی ئەو لێکدانە. ئێستا دێمە لای شەشەکەی
پێشی بێمە لای 6 دەوی سفرەکی دانێم لێرە هەتا لەوێ هیچ ژمارەکی نەنووسم. ئەوجا 6 جاران 5 30 سفر ئەمن هەمووی دەنووسم پاشان ئاگام لەو سەیە. با بە ڕەنگەشکە بینووسم هەتا ئاسان بی. سفر سێکەش دەنووسم بەس پاشان لای دەبم. ئێستا 6 جاران 9 54 54 کۆی دەکەمەوە لەگەڵ 3 54 55 56 57. ئێستا کۆ دەکەمەوە ئەو ژمارانە هەردووچیان 0 8 10 6. ئێستا دەبی بزانم فاریزە لە چیە. دێم تەمەشای ئێرە دەکەم، یەک خانە دوو خانە لێرە هیچ نییە فاریزە لەو کاتە پێویست ناکە بژمێرم، تەنیا دوو خانەی دەژمێرم و فاریزەی دادەنێم، ژمارنەکەش لە لای ڕاست 1 2 فاریزەی دادەنێم. فاریزە لە چێ دانێم؟ لێرە 60. بە خەمڵاندنیش بی هەر باشە، وەکو ئەوەی وایە 95 بیتە ژمارەیەک تۆزێک لە نیوەی 95 زیاتر بی. 60ش لە نیوەی 95 بڕێک زیاترە، چونکە ئەگەر لێرە داینێم 6 ئەوە زۆر هەڵەیە، دیارە هەڵەیە. لێرە داینێم 608 ئەوەش هەر هەڵەیە. کاتە باشترین جێ ئەو 60ەیە. 60 فاریزە 8 بەڵام ئەو سفرش ئەگەر بمەوێ لای بەم لای دەبم، پێویستم پێی نییە. کەواتە زۆر باشە. ئێستا تەواو بووم لێرە بگەڕێمەوە. پرسیاری 11 هەر لە جێوە دەتوانم تەمەشای فاریزەکان نەکەم، جارێ تەنیا لە یەک دانەکەی بکەم. 5 جاران 5 25 5 دووەکەش با هەر بنووسم پاشان چاچیکەم. 5 جاران 2 10 کۆی بکەمەوە لەگەڵ ئەو دووەی 12 دووەکەی بنووسم ئاگام لەو یەکەی بی. ئەوجا 5 جاران 1 هەر 5 کۆی بکەمەوە لەگەڵ ئەو یەکەی دەکا 6. ئێستا بنووسم 6 لێرە. 625. ئێستا کاتی ئەوەی هاتیە بزانم فاریزەی لە چێ دادەنێم. دەژمێرم خانەکان، لێرە دوو خانەم هەیە، لێرەش یەک خانەم هەیە لە ڕاستی فاریزەی، ئەوە 3 کۆیان دەکەمەوە بێگوم. لێرەش 3 خانەی دەژمێرم، 1 2 3 ئەوجە فاریزەی دادەنێم. کاتە فاریزەکە لە چێە؟ لێرەیە. و بە خەمڵاندنیش هەر ڕاستە. ئەو ژمارەیە یەکی تەواوە، وەکو ئەوەی وایە بووە نیو لە کاتی لێکدانی لەگەڵ نیو، واتە ژمارەکە هەرگیز نابی گەورەتر بی لە یەک ئەنجامەکە. ئەگەرە من نەزانم فاریزەی لێرە دانێم، ئەوە 6 دەکا زۆر گەورەیە، 62ش هەر زۆر گەورەیە. کاتە زۆر ئاسانە هەڵەی نەکەم. پرسیاری 12 4 جاران 9 36 فاریزەی لە چێدانێم؟ دەژمێرم یەک خانە دوو خانە، دوو خانەی دەژمێرم لە ڕاستەوە، فاریزە لێرە دادەندرێ. 0.36 بەش لە 100. پرسیاری 13 یەکسانە بە 6 جاران 7 42 دەبی ئاگام لەو چوارەی بی. 6 جاران 3 18 کۆی دەکەمەوە لەگەڵ 4 18 19 20 21 22 22 22.
ئێستا فاریزەی لە چێ دانێم؟ 1 خانە 2 خانە 3 خانە دیسان 1 خانە 2 خانە 3 خانە فاریزەی لێرە دانێم سفڕیش لێرە دانێم بووە 0 و 222 بەش لە 1000 چونکە هەردوو ژمارەکان گچکەترن زۆر گچکەنە گچکەترن لە 1 هەردووچیان بچووکترن لە 1 کەواتە ئەنجامەکەش هەر زۆر بچووکتر دەبی لە 1. پرسیاری 14 دەبی بچم لە لایەکی دیکە ئەنجامی بدەم ئەو لێکدانە. دووسەد و 11 و 18 فاریزەکان جارێ نانووسم. ئەوجا 8 جاران 1 هەر 8 لێرە دەنووسم 8 جاران 1 دیسان هەر 8 8 جاران 2 یەکسانە بە 16 تەواو. ئێستا کە دێمە لای ئەو یەکە جارانی بکەم یەکسەر سفرەکی لێرە دادنێم هەتا لە بیرم نەچوو. ئەوجا 1 جاران 1 هەر 1 1 جاران 1 دیسان هەر 1 1 جاران 2 2 ئێستا تەواو کۆیان دەکەمەوە لێرە 8 9 7 3 ئەوجا ئێستا بزانم فاریزەی لە چێدا دەنێم. دەژمێرم چەند خانەیە لە ڕاستی فاریزە لێرە هیچ خانە نییە 0 خانەیە کەواتە هیچ ناژمێرم لێرە دەژمێرم 1 خانە 2 خانە 3 خانە یان 1 ڕەنووس 2 ڕەنووس 3 ڕەنووس کەواتە لێرەش ئەنجامەکەش دەژمێرم 3 ڕەنووس 1 ڕەنووس 2 ڕەنووس 3 ڕەنووس فاریزەکەی دادەنێم زۆر ئاسان. فاریزەکەی لێرە دادەنێم 703 فاریزە 798 لۆ ئەو های لێ هات 18 ئەو ها گچکە بۆوە چونکە لێکمدا لەگەڵ ژمارەیەکی بچووک بووە 3 لێکمدا لەگەڵ ژمارەیەکی بچووک. ژمارەکە ئەو های لێ هات بێگومان ئەگەر نەشزانم خەمڵانەکە لێرە دانێم 18 هیچ کات ناکاتە 37 لێکی بدەم لەگەڵ ژمارەکی گچکە هێشتاش لە خۆی گەورەتر بی ئەوە نابی لێرەی دانێم هەر نابی 307 کەواتە هەتا ئەگەر نەزانم خانەکانیش بژمێرم هەر بە خەمڵاندن دەزانم فاریزەکە لە چێن دەربی. پرسیاری 14 تەواو کەواتە لێرە هاتمە کۆتایی لاپەڕە 80 و 81 دێمە کۆتایی ئەوانەیە و هەتا وانەیەکی نوێ هەر بژی.